بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی پەروەردگارتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان. خۆشحاڵین لەم مانگە پیرۆزە و لە خزمەت مامۆستایەکی عزیز و خۆشەویست بە خزمەتی ئێوەی بەڕێزی بینەری بەرنامەکەمان نەگەینەوە. خۆشەویستان لە ماڵقەیەدا تیشەخینە سەر بابەتێکی زۆر گرنگ، مهمەی خەڵقی ئینس و جن. خی گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ: بسم الله الرحمن الرحیم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. پەرستشی خی گەورە، بەندایەتی خی گەورە لەسەر ئێمەی مرۆڤ و ئێمەی ئینسان لەسەر ئەم زەویە واجب و ئەرکە. پێویستیشە بزانین ئەم بەندایەتە چۆن چۆنی بکەین. دیارە لە قورئانی پیرۆزدا شێوازی بەندایەتی لە فەرمودەکانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام، ڕێکاری بەندایەتیمان زۆر باش ڕوون کراوەتەوە. لەگەڵ بەڕێز و خۆشەویست دکتۆر عومەر عەبدولعەزیز پسپۆڕی بواری فکری ئیسلامی لەسەر ئەم بابەتە گرنگە گفتوگۆوەکی. سەرەتای بەرنامە بە گەرمی بەخێراتنی بەڕێز. سپاس دەکەم کاکەم. زۆر بەخێر بن. داوای لێبوردنی چەکین کەمێک ڕامانگرت. بوراون خاڵێمان بەخێر بن سەر چاو خۆشحاڵ بووین. بەخێراتنی ئێوە شەکین گەنجە بەڕێزەکان. هیوادارم سوودێکی باش لە بەرنامەکە وەرگرن. جەنابی مامۆستا، بەندایەتی چییە؟ چۆن دەکرێت ئێمە بەندایەتی بۆ خۆی خۆمان بکەین؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میێرەبان، سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان بەخێراتنی ئەم بەڕێزانەژەکەم. سڵاو لە بینەرانی بەڕێزیش. بەندایەتی بە مەفهومێکی قورئانی ئەگەر بۆی بچین لە دوو دەستەواژە کۆوە بێتەوە. یەکێکیان بریتە لە تەسکیەی نەفس و هەوڵدان بۆ گەشەدان بە لێهاتنە دەرونیەکان، ئەو لێهاتنانەی کە خۆی گەورە بە شێوەی خۆڕسک لە مرۆڤ دروستی کردوون، زائیدەن ئیعمار و ئاودانکردنەوەی زەوی بە پێی بەرنمەیە کە خۆی گەورە بۆ پێغەمبەرانی ناردۆ و لە دوا خاتەمیانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قورئانە ئەو بەرنامانە توانی بڵێ بە کورتکراوەیی تۆمار کراون. ئەوە پوختەی بڵێن ناونیشانی ئەمانشێتی تعریفی بەندایەتیە. زۆر باش. بۆ خۆی گەورە ئینسانە بێتە عەبدی خۆی گەورە، یعنی چی؟ تەواان لە ناو عەرەبا کەلیمەی عوبودیەت و عەبد و عەبدایەتی کەلیمەیەکی مەشهور بووە لە ئەساسایانی کوتراوە، ئەڵەن طەریق المعەبەد، ڕێگەیەک کە زۆر پیاە بڕۆی چۆنە کوترێتەوە تۆکما بێ. ئینسانی ژەبێ ئەوە خاشع و خازع بێ بۆ بەرنامەی خۆی گەورە. ڕێگەکەی وا دیاری کردو لەو ئاەتەی سوورەی زاریات کە جەنابت خوێنتەوە: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، بەلامی تعلیلی پێڵەن بە عەرەبی، ینی هۆکاری دروستبوون و خەلق، فەلسەفەی خەلق، نهێنی ئافراندنی مرۆڤەوەیە کە ئەفەرمێ بەندایەتیم بکەن. بەندایەتێکەشی بۆ شێوە ڕوون کردوتەوە لە قورئانی پیرۆزە کە مەجموعەیە خیساڵ و خەسائیس و تایبەتمەندی لە هەر مرۆڤێکا دروست کردووە. گەشە پێدانیان بە تعبیری قورئانی کابێ بە تەسکیە، چونکە تەسکیە لە زەکایە سکۆ بە مانای گەشە پێدان. گەشە پێدان بەو لێهاتنانەی خۆی بۆ ئەوەی لە ڕێگەی جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی گەورە بەکاریان بێنێ، ئەبێتە عوبودیەت. لە نەتیجەش ئەمەژە بێتە خلافەت. یان ئێمە لە بەردەمی معادلەیەکین، تەسکیە زائیدەن ئیعمار زائیدەن مساویە بە خلافەت. خلافەتی مرۆڤ لەسەر زەوی ئەبێتەوە بە عوبودیەت، یان ئەم دەستەواژە چوار وشەیە ئەفۆن هەمووی کۆکاتەوە. تەسکیەی نەفس زائیدەن ئاودانکردنەوەی زەوی یەکسانە بە خلافەت، خلافەتیش یەکسانە بە عوبودیەت. ئەگەر ئەو معادلە بینینە بەرچاومان لە هەمووی تێگەی. ماشەڵڵا زۆر باش جەنابەت ئاماژەت پێدا بە شێوەیەکی گشتی. بەڵام مامۆستا من لە ئەرسی واقعا هەر بەو پرسیارە سادە بیکەم بە تێگەیشتنی خەڵکێکی یاسایی لە شەقام لە دەرەوە لە کۆمەڵگاکەی ئێمەیە، پەرستش واتە و تعریفی کی ڕۆژانەی پێدراوە. بۆ نمونە مەسەلەن ساڵانە ئەو لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بێ، ڕۆژانە مەسەلەن نوێژەکانی ئەنجام بدات، ساڵانە مەسەلەن حەجێک ئەگەر پارەیە بۆ ئەنجام بدات و هەندێک شتی لەو بابەتە. ئەمە
ئەتوانم بڵێم زۆری جیاوازە لەگەڵ ئەو تاریفەیە کە جەنابەت باست کردن چۆن تێگەیشتنە بگۆڕینەوە بۆنێ ئەو کۆمەڵگایی کە پێویستە بەو شێوەیە ئەمودیەت کاکە جەنابەت جەنابەت پرسیاری پێناست کرد عادەتەن پێناست مەتنە و تێکستێکە کە ئەبێ هەموو ئەبێ شەرحی کەیت جوانە ڕاست شەرحەکەی ئەبێت ئەوە کە ئەگەر قورئانی پیرۆز سیرکەین ئێمە منزومەیەکمانەیە پێڵێن ئیسلام کۆی منزومەی دین پێڵێن ئیسلام حتا پامی پێغەمبەرانی پێشووش هەر ئیسلامە إن الدين عند الله الإسلام حتى إبراهيم عليه السلام ونوح وتا دوامين خاتم پیغمبر درودی خوا لەسەر ئەو هەمویان بە هەمویانەوە ئیسلام یانێ ناوە ئیسلام ئەگەر ئیستقرای کەین ینی ئەگەر خوێندنەوەی بکەین بڵێن ئیسلام چییە بریتە لە سێ شتی سەرەکی لەبەرەوە ئەو بەشی عیبادەتەش جێگەیە بێت و عیبادەت بە معنای پەرستش بە معنای شعائر ئێمە پێشەوە سێ شتەکە باسکەم گرفتێکمانەیە کە لە لاشعوری زۆر بەمانە تەنانەت خوێنەوارەکانیشمانە کە ئەڵێ عیبادەت و پەرستش ئەوەی کە لە ئیستلاحی عەرەبی پێڵێن طقوس یا مەجموعەیەک شاعریەتە بەرچاومان نوێژ و ڕۆژ و مەسەڵەن قوربانی و زەکات و سەرفیترە و بەعزێ شتی محەدەد ئەمما باسی کۆمەڵگە و دەسەڵات و حکم و اقتصاد و سیاست و ئەمانە نایەتە زێنی ئینسانەوە مع العلم بۆیە وتم منزومەیەکی سێ بەشیە سێ کوچکەیەکە سێپایەک بێنە بەرچاوت بریتین لەمانە یەکەمیان عەقیدە و بابەتی غەیبیاتە ئیمان بەخوا و صفاتی خوا و پێغەمبەران و نبووەت و وەحی و مەلائیکە و بەهشت و دۆزەخ و شتانی کاچنە خانەی غەیبەوە متافیزیکایە بەشی دووەمیان بریتێ لە ئەحکام وا بکە وامەکەیە ئەوامر و نەواهیە ئەو فەرمانانەیە بێ جێبەجێ بکرێن ئەو شتانی کە ئەبێ نەکرێن ئەمەش پێکاتی دووهەمی ئیسلامە پێکاتی سێهەمی قیەم و بەها ئەخلاقیەکانە خیساڵە باشەکانە و خۆلادانە لە خراپەکان ئەمە چونکە جیاوازە لەگەڵ ئەحکام ئەمانە حکمی خۆیان هەیە ڕاستە بەڵام پێڵێن قیەم و بەهاکان لەبەرەوە ئەو تعریفە سادەیە کە خەڵک تێبگا بڵین عوبودیەت بریتێ لە نوێژ و ڕۆژ و تعریفێکی غەڵەتی نوقسانە بێ بڵێن نوێژ و ڕۆژ و حەج و زەکات سەرفیترە ئەم شتانەی کە لە هەستی ناخی خۆمانە لە شعوری خۆمانە چەسبیوە کە ئەمەیە دین و عیبادەت ئەبێ وای تێبگەین بەشێکە لە عیبادەت بەشێکە لە عیبادەت چونکە خۆی گەورەکە چۆن فێری ئیبراهیمەکە نافەرمێ بڵێ ئینە سەلاتی وەنوسوکی ومحیای ومەماتی لله رب العالمین ئێمە هەموو یەکرێتەوە ڕاستە سەڵات و نوسوک لەبەر ئەهەمیەتیان بە زەقی باسکراوەڵێن زکری جزء لە بری کول لە ئیستلاحی عەرەبیە بەڵام دوایی بە مەحیا و مەماتیش تعبیری لەیەکە بۆی تر وەکو بڵێ ڕاستە ئەو شتانە بە هەندەگرن و بە گرنگی ێزانن بەڵام هەموو ژیانتان و هەموو مردنتان هەر بۆ خۆی گەورەیە کەواتە عوبودیە دەبێتە نظامی حیات بیرکردنەوە لە بیرکردنەوە تۆ دەست پێەکە تا سلوکت تا ڕەفتارەکانت تاکو ئەحکامە شەرعیەکانت تاکو اقتصادت اجتماعات چونکە ئینسان لەگەڵ چوار بازنە پەیوەندی هەیە بازنەیەک بینی خۆی و خۆیەتی بازنەیەک بینی خۆی و خۆی گەورەیە بازنەیەک بینی خۆی و کۆمەڵگە و هاونەوعانیەتی کە مرۆڤەکانن بازنەی چوارەمیش پەیوەندی بینی ئینسان و مادیات و ئەوەی پێڵەن مەزاهیری ڕەحمەتی ئیلاهی و نیعامە خواییەکان کەەوە ئەبێتە اقتصاد ئەوی تیش پەیوەندی لەگەڵ مرۆڤەکانە بێتە اجتیماع پەیوەندی لەگەڵ خواژە بێتە ئەوە بەشەی عوبودیەت کە وەکوتم زیهنی هەمومانی پڕ کردووە و حتا زۆر جار لێمان تێگەچێ ئەڵە عیبادەتەکانەکەین تۆ سەیری فلیمێکی باشکە هەر عیبادەت زووممان پرسیارە بکەم باسە چۆن ئەمانە ئەبنە عیبادەت بۆی کە تێبگەن لە تەسەوەری قورئانیا ئەوەی ناشەرعی نەبێ ئیتر عیبادەت یعنی ئێمە پێوەرێکمان نییە بۆ حەڵاڵ بەس پێوەرمانەیە بۆ حرام هەچی شتە حەڵاڵە ئەسڵەوەیە و ئەمە کێشەی فکری بەعزە فرەقی ئیسلامیە کە لە بازە بابەت تێناگەنەڵێ دلیل بێنە لەسەرەوەی سەعات لە دەستایە دلیل بێنە لەسەرەوەی مۆبایل بەگوێتەوەیە دلیل بێنەرەوە بۆەوەی هیچ کەس بیری لەوە کردوەوە بڵێ ئەم کامێرایە دلیل بێنە لەسەر حەڵاڵ بوونی ئەبێ ئەوەی کە ئەڵێ حرامە دلیل بێنە لەسەر حرام ئەوە قاعدەیەکی فقهیە الأصل في الأشياء الإباحة ئەمە شاملە بۆ هەموو مەسەلەکان بۆ بابەتە فکریەکان بۆ بابەتە سلوکیەکان یعنی ئەوەی بۆدی نەزەری هەیە ئەوەی بۆدی عملیش هەیە لەبەرەوە هەموو حیا دەبێت عیبادەتەوە کە فەرمووت من بە نیەتێکی باشە چمە سەیرانێک نیەتم ئەوەیە کە تەفریحی بە خۆم و خانەوادەکەم بکەم خۆم لە گوناها پارێزم تەدەخولی کاری کەس ناکەم چاومە پارێزم دەمەمە پارێزم
بەعکسەوە ئیسفادە لەم بەهارە جوانە ئەەکەم مەسەلەن کە دێت سەیری نیعامی خواکەم سوپاسی خواکەم لەسەر نعمەتەکانی ئەمە بوو بە عیبادەت تۆ بەعکسەوە هەر لە ناو عیبادەتی شابی مەسەن لە نوێ ژابی من خەیاڵم لای تۆ بێ بڵێ مێستا کاک عەباس ئەڵێ مامۆستا فڵان کەس خاشیع ماشەڵڵا ئەوە عیبادەتەکەم کرد بە شرک لەبەرەوە تۆ هەموو حەڵاڵێکەکەی بە عیبادەت بە نیەتی باش هەموو حرامێک هەموو واجبێکەکەی بە حرام بە نیەتی خراپ کەواتە بێجگە لە شەعائیرەکان جەنابی مامۆستا عیبادەت شکل و شێوەیەشی دیاریکراوی نییە نەخێت شتێکمان نییە بە جیا پێی بڵێن عیبادەت هەموو جوڵەکانی ئینسان لە بیرکردنەوەکانی هەتا جوڵە فیزیکیەکانی هەمووی عیبادەتە بە مەرجێک و کووتمان پێوەرەوەیە کە سنووری خۆی نەبەزاند بێ نیەتی خوا بێ نیەتی خراپی نەبێ چونکە نیەتی خراپت بووە کووتم لە ناو جەرگەی شەو نوێژێکی شاوی لە مزگەوتێکا شەو نوێژەکەی ئاگار لێ دوو کە سەیری دەکا ئافرینە دەکەن لەوێ تووشی گوناهێک بوویت و ئەسان عیبادەتەکەت کە جەوهەری عیبادەتە نوێژکردن بوو بە شرک بوو بە هاوڵدانان بۆ خوا چونکە نیەتت گۆڕی لەبەرەوە نیەت پێوەرە بۆ ئەوەی شتەکانمانەوەی بکەینە عیبادەت شتێکمان هەیە مامۆستا لە بەندایەتی و عیبادەتدا ئەمە پێی بڵین ئەسڵ و ئەوە پێی بڵین فەرع نا ئەسڵ و فەرعمان نییە لەوە بەڵام پۆڵێنمان هەیە وەکو چی یعنی وەکو ئەرزم کردی تۆ بازنەکانم بۆیە دیاری کردوا بزانم تم بازنەیەک باسی چوار بازنەیە پەیوەندی خۆم و خۆمەکە چی بکەم کاوەیە بێگەشە بە لایەتنەکانم بدەم سوپاس خۆی گەورە بکەم لەسەرەوە بەهرانەی پێ یاوم ئەوە معنای تەسکیەی نەفسە ئەوە خانەیەک یەچێتە ئەوە بەشێک لە ئەرکە عیبادەتەکان بەشێکی پێی بۆیەندی بینی ئەمە خوایە ئەوەی کە ناومان ناوە عیبادەت بە هەڵا بە زەقی ئەوە کەی نایبادەت ئەوە بەشێکە لە عیبادەت لە ئیسلاحی دقیقی شەریعە پێڵێن مەناسک یان شعائر ئەوە شعائرە نوێژ شعیرەیە ئەگینا حەسری عیبادەتکەی لە نوێژە غەڵەتە بەشەکەی تریشی باسی اقتصادەوە کووتم چۆن ئیسفادە لە مەزاهیری ڕەحمەتی ئیلاهی بکرێ چۆن مامەڵە لەگەڵ مادیات بکەین لەگەڵ بوونەوەر بکەین ئەوی تریشی کۆمەڵایەتەکەیە کە چۆن پەیوەندی لەگەڵ هاونەوعانی خۆمان لە مرۆڤەکانە بەرقەرارگەین حقوق و واجباتی هاوبەشی متەبادل چۆنە بەو شێوە پۆڵێن کراوە یعنی ئەبێتە ئەوەی کە ئیمامی غەزالی لە ئەحیا کردوێتی بەعزێکی ناوناوە معاملات و بەعزێکی ناوناوە عیبادات و بەعزێکی ناوناوە لە هەموو حاڵەتەکانە دەستەواژەی عیبادەت بۆ بەشێکی تایبەت لەم بەشانەی باسمان کرد هەڵەیەکی تەکنیکی گەورەیە کە هەمومان تێکەوتوین و ئەبێ ڕاستکرێتەوە جەنابی مامۆستا لە بەری مامەڵە و بەندایەتیە با بڵێن ئێمە مامەڵە لەگەڵ با بڵێن دەسەڵاتێکاکەین مامەڵە لەگەڵ خەڵکیی گەورەیەکەین بۆ هەمان کاتیشار بەندەی خۆینوە بێگەمان لە بەندایەتی خۆی گەورە بێ چۆن وریابین هەندێشت کە تایبەتمەندی بەندە و خودای خۆیەتی تێکەڵ بە عەلاقاتێکانی نێوان بەندە و گەورەیەکی نەبێ بەندە و بەندەیەک نەکرێ شتی وامان هەیە مەسەرەن بەس ئەمە پێوەست بێ بەخواوە ناکرێت تۆ تێکەڵی ئەوەی کە پێ وترێ شرک لای ئەمە چۆن تۆزەم دێ جوانە خۆی لەو ڕوکنەی کەوتمان بازنەی بینی پەیوەندی عەبد و خوایە شتێک بە مەرج گیراوە کە پێڵێن ئیخلاس بەڵێ ئەم دەستەواژە ئیخلاسە ئیخلاس وەزنی ئیفعالە لە خلووس ینی پاکردنەوە لە عەرەبیە وەختێک شیرێک پاکرێتەوە پلوپوشی لێ دەربێنرێ ئەڵێن ئیشی ئەم ئیشە پێڵێن ئیخلاس ینی پاک لەمەکردنی شیرێک لە غەیری شیر کەتیایەتی لە ئاوی زۆر لە پوش و پەڵاش کەتیایەتی لە شتێکی غەریب ینی کەتیایەتی نیەتی شاوایە نیەتیش خالیسیەکەی تۆ بۆ خۆی گەورە ینی هیچ مەبەستێکردنی نەڕ عوجبە بەمانایەوە خۆت سەرسامی خۆت بی نەحەز لە ئافرینی کەسەکەی نە لە بەرخاتری کەسێکەکەی تەوحید یعنی ئەوە تەوحید ینی یەکتاکردنەوەی خۆی گەورە لە نیەتەکانە ئەوەی کە تووشی ئینسان تووشی هەڵا ئەبێتیایە تووشی گونا هەبێت تووشی ئەوەی کە پێ وترێ شرک ئەم بەشەیەتی لە نیەت یا مەبەستێکی تری هەبێ غەیری خۆی گەورە ئیتر ڕایە عوجبە حوبی زوهورە ئەو شتانەکە هەمووی ئەچنە یەک خانەوەکە غەیری خوا لە دید لە نەزەرگرتنا ئەبێ ئینسان خالیسەن مخلیسەن وەکو ئاەتەکە خوێنمەوە ئینە سەڵاتی و نوسکی و مەحیایە و مەماتی لله رب العالمین هەمووی بۆ خۆی گەورە بێ هیچ نیەتێکی تری نەبێ طبعاً هەندێک شتێ وردە شتی نەفسی کە عولەمای سلوک باسییان کردو مەسەلەن من کارێکی چاکەکەم حەزەکەم خەڵک پێی بزانێ ئەم حەزکردە
ئەگەر نیەتەکەم شەریک بۆ دانان بۆ خۆی گەورە نەبێت تەنها ئەوە بێ کە خەڵک کاری خێر لە لای ینی لە زێنی خەڵکە کاری خێریش دەرکەوێ کارێکی خراپ نی وەکو ئەمەی ئەم ڕێکخراوە ئیسلامیە خێرخوازیانە ئەیکەن مەسەلەن لە دەستگای ڕابیتە لە بەخشین بازە چالاکیەکرێ باسەکرێ خەڵکێک بە هەڵاڵێ بۆ باسیەکەن بۆ خوانیە مەگەر خۆ نەوتراوە خۆ قورئان خۆی ئیشارەکە بە ئاشکرێش و بە نهێنیش سەدەقە بکەن ێ بازێکی بۆ ئەوەی خەڵک تەشجیع ببێ لەسەر ئەوەی کە کاری مەسەن خێرخوازی بکە کاری پەرستشی ژەروایە کاری عیبادەتیش وایە جەنابە نوێژەکەی لە گەڕەکەکە حەزەکەی بزانن نوێژەکەی مەبەستت هاوڵ بۆ خواردانان نییە مەبەستەوەی بزانن عامیلێکی خێر لە وڵاتەکە ماوە کەسێکی خێرخواز لە گەڕەکەەکە ماوە کەسێکی خواپەرست ماوە ئەم نیەتە نیەتێکی باش هیچ شکالی نییە و تعارضی نییە لەگەڵ تەوحیدە ئەوە تۆزە وردەکاریە بانچینە ناوی چونکە شتێکی تۆزە قوڵە میش حەزەکەم بە زمانی سادەترەوەی خەڵک جەنابی مامۆستا دێکات بەندایەتی و دینداری و ئەوەندە سادە ئەکرێتەوە ینی واتە چەورەکەی تۆ وەڵێ عفادێت بە پێڵاوەکانی خۆمانەوە چینەوە باشت لە ڕێگەوەم بۆ نمونە مەسەلەن مامۆستایەک پێمانەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ قولوا لا إله إلا الله تفلحوا هەندێک جاریش ئەوەندە بچینە ناو وردەکاریەوە ئەوەندە ڕوبەڕوو ئەکەنەوە کە ئیتر بە پێچەوانەوە یانی ئەڵێ من هەرگیز ناگەمە باشت ئەمە چۆن هاوسەنگکەین چۆن لەمانە تێبگەین چۆن لەم دوو بانگەوازش خۆی مشکلەوەی مشتەکانە ببەرینەوە بۆ ئەسڵەکەی ئەوە بابەتێکە پەیوەندی بە باسی خەوف و ڕەجاوە هەیە بەندایەتەوە هەیە نیە بەڵێ بەڵێ تاوان خەوف و ڕەجا لە باسی پرۆسی بەندایەتیە ینی لە حەقیقەتە ئیسلام ساکار و سادەیەوە قوڵ نییە ئەوە ئاڵۆز نییە باسکراوە مەسەن لە باسی تەوحیدە هەرەمەنە بەسەکە تۆ عەبدایەتیەکەی بۆ خۆی گەورە بازە شاعیر ئەنجام بدەی نیەتت جێبەجێکردنی فەرزەکانی خوایەوە ئەوەی خوا لێ ڕازی بێ ئیترەوە نەقۆڵی بکەیتەوە وەڵا فڵان کەس ئەوە بووتم قۆڵکردنەوەیە فڵان کەس چاوی لێمە تۆ بڵێ شرک پێ شرک نەبێ وەسوەسە بۆ خۆ دروستکەی ئەمە جایز نییە یعنی ئینسان ئەبێ سقەی بە خۆی هەبێ سقەی بە عەبدایەتی خۆی هەبێ لە هەموو کارەکانی تری شار وایە ئەچی بۆ حەج معقول لە بیتەوە خۆت بزیتەوە بڵێ وڵا با کەس پێم نەزانێت چۆ بۆ حەج نەوەکو تووشی ڕیا ببم بەوە هەموو گومان ئینسان نابێت خۆی تووشی گوناه و وەسوەسە و تەرەدود و سترێس بکە بەڵکو ئەسڵەوەیە کە تۆ ئیشەکانە بەکەم بزانە بەرامبەر خوای گەورە هەرچی بکەی هەر هیچ نەکرد وەکو هیچت نەکرد بێ وایە خێرەکەی خوا پارەی یاوی تێ نوێژەکەی خوا سەحەتی یاوی تێ هدایەتە خۆت بەهرەمەند بووی لێی منەتی نییە لە بەهەشتا پاداش دەدەریتەوە لەبەرەوە ئیسلام خۆی بەڕاستی سادەیە ئاڵۆزیان کردو بازێک کەس بازێک بانخواز یا بازێک ئەتوانە بڵێم واعظ شانیەوەی پرسیاری لێ بکەین بۆچی ینی بۆ ئاراستەیە یعنی ئێستا قورئان چەند شوێن خۆ جەناب شارەزای قورئانی لە چەند شوێن ئافەرمێ قورئان مویەسەرە وەلەقەد یەسەرنا القورئان للذکر لە چەند شوێنە ئافەرمێ ئین مع العسر یسرا لە چەند شوێنە ئافەرمێ وەلەقەد یەسەرناه بلیسانک یعنی ئەسڵەوەیە کە بەرنامەی خوا ئەبێ مرۆڤی سادەی ساکار تێی بکە خۆ واجب نەکراوە هەموو خەڵک بچە شادەی دکتۆرا لە فکری ئیسلامی بێنێ و بێتە پرۆفیسۆرجا لە ئیسلام تێبگە ئیسلام بۆ شوانێکی ژاتووە بۆ پرۆفیسۆرێکی ژاتوو ئەم شوانە چۆن تێگەێنم لە ئیسلام ئەگەر ئەوەنە ئاڵۆزەوە ئەوەنە فەلسەفیەوە ئەوەنە قوڵە دیارە نابێ وابێ ئەگەر وابێ تەعاروزەکە لەگەڵ پەیامی بەندایەتی بۆ خۆی گەورەکە مەحوەری بەحسەکەمان ئەگەر قرار بێ هەمومان هەموو مرۆڤەکان بەندەی خوابین لە شوان و گاوانێکی نەخوێنەوارەوە تایەتی تا مامۆسایەکی زانکو کەواتە ئەم مامۆستا بانگخوازەیە ئەم واعیزە بەڕێزە یا ئەم نووسەرە بەڕێزە ئەوێ بە زمانی ئەو نەخوێنەوارەش قسە بکە پێغەمبەرەکەی نەخوێندەوار بوو عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری ئیسلام نەخوێندەوار بووە ڕاستە وەحی بووە تۆ بە وەحی فکری دەوڵەمەند بووە توانیوێتی بە وەحی ببێتە ئەو پیاوە گەورەیە بووە بەڵام لە ڕووی ئەوەی پێڵەن سەوادی سەرەتایی نووسین و خوێندنەوەی نەبوو ناوی خۆی نەزانیوە بنووسی بۆ پێغەمبەرە گەورەیەش کەواتە تێگەیشتن لە ئاین ئەبێ وابێت کە فترەتی هەر ئینسانێک وەریگرێ هەر ئینسانێکی سادە و ساکار وەریگرێ نابێت بۆ ئاڵۆسکێنرێ بە شتانێکەوەکە
لە تەسەوری ئینسان دەرچێت لە عقلی ئینسان ینی پێوەری عقلی ئینسانی نەیخوێنێتەوە لەبەرەوە ئاەن هەر خۆی بە سادەیی هاتووە قورئان وەکووتمان بە ساکاری باسی بابەتی بەندایەتیشی کردووە قوڵکردنەوەکەی بۆ ئەهلی اختصاص قەی ناکە بازێک خەفای نەفسێ باسیەکەنەوەنەوە مۆزوعێکی تری اختصاصیە لە هەموو مەجالێکە اختصاصەیە ئەمە دکتۆرێکمانەیە پێڵێن دکتۆری عام هەندێک نمونەشمان بۆ بێنی تۆ دکتۆرێکمانەیە پێڵێن دکتۆری عام شتی عام مەزانێ دکتۆرێکی ترمانەیە پێڵێن دکتۆری چاو شتێک لە چاوەزانێ لە ناو دکتۆری چاوانە هەندێک دکتۆرەیە اختصاسەکەی هەر قەرەنیە هەندێکی اختصاسەکەی چوزانم پەردەکانی چاوە هەندێکیان اختصاسیان قوڵە بێتەوە بەڵام نەخۆشێکی سادە ئەڵێ مامۆستا چاوە مێشێ خۆ نابێ بچێتە لە ئەو دکتۆرەی کە پسپۆرە لە بواری قەرەنیاتە ئەوە نەقوڵ بێتەوە لێ دەرگ نەکات چیەتی ئەسڵانە بێ بە سادە بڵێ مەسەلەن زەربەی بەرکەوتەوە بە دینی ژەروایە دین بەشە عامەکەی سادە و ساکارە هیچ گرفتێکی تیان نییە و قورئان زۆر تاکی دەکاتەوە لەوەی تەدەبوری قورئان بکەن قورئان بۆ فەرمێتە تەدەبوری قورئان بکەن ماناوی قورئان قابلی تێگەیشتنە بۆیە فەرمێتە تەدەبوری بکەن زانی مامۆستاخوی بەندایەتی ئەوەیە ئەرکە و بۆ ڕەزامەندی خۆی پەروەردگارە دەبینی لە باڵێن وەکەوەی جەنابەت ئەمەشت پێدا لای مرۆڤەکان شتی جۆرا جۆرە بینیان لە دین و لە ئەسەرەکانە ئەوەی هاتووەوەی کە باسی بۆ نمونە پیرەژنێک گیاندارێک جنەکە شتێکی بەسیت سێرەکەی ینی بۆ نمونە بێتە هۆیەوەی کامە بەڕێز خەشمقینی خۆی گەورە بکەوێ و بچێ بۆ جەهەنەم یانەوەی کە کەسێک بە پێشەوانەوە مەسەرەن ئاوی سەگێکەدا بە پێڵاوەکەی ئەمە چۆن هاوتایە بە بەندایەتێکی گەورە بە درێژایی تەمەەن کە لە پێناوی ڕەزامەندی خۆی گەورەیە ئەکرێت بەڵام بە لەحزەیەک تۆ توانی لەولاوە بەدەستی بێنی ئەمەمان چۆن بوو تەفسیرێک ئاخر خۆی بێ ئەومان لەبیر بێ کە ئاستی ئیلتیزام بە ئاینەوە پەیوەندیشی هەیە بە ئاستی خوێندەواری کەسەکانەوە توانای کەسەکانەوە ینی بۆ کەسێکی نەخوێندەواری ساکاری وەکۆ ئافرەتە و پیرەژنەکە فەرمووت ئەرکی ئەوەندەی بەرکەوتووە لە جێبەجێکردنی ئەرکی مەسەلەن ئاژەڵ پارێزی بۆ نمونە بەڵام کابرای تر سەرۆک کۆماری وڵاتێکە یا ڕئیسی حزبێکە یا ڕئیسی چوزانم قەبیلەیەکە یەک دنیا مەسئولیەتی بەرامبەر مرۆڤەکان لە سەرشانە لەبەرەوە ئەرکی ئەم قورسە و ئەبێ قوڵتر بێتەوە لە حقوق و واجباتەکانە لەبەرەوە جێبەجێکردنی ئەرکەکانی ئیسلامیش بە پێی توانای کەسەکان و بەهرە خوددادادیەکانی کەسەکان ئاڵوگۆڕی بەسەرایەت ئەوەی خەڵکی عامی سادەیە ئەرکەکانی سەرشانی سووکە بازێک مەبادی ئەساسیە بازێک قیم و وایستم بگەم و حقیقەتە جەناوی مامۆستا بەڵام هەندێک کەس وای نبینن وای ئەستەکەم من هەرچیم کرد ئەبێ جەنابیشت بیکەی دێوە هەڵەکەی ئەوە لە پۆڵەنکردنەکە هەڵەمان کردو بۆچی ئیسا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە باسی ئەو فەرموودەکە فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته أفرمي الإمام راع وهو مسؤول عن رعيته والرجل راع والمرأة راعية في بيت زوجها تقسيميك بەپێ ئەو بازنەی توانە و لێهاتنانەت کە تۆی تایت پابندیت بەپێ ئەوەی کە لێ دیێت لەوەی توانات هەیە لەبەرەوە ئەو ئینتیزارە لە ئافرەتێکە کرێت لە ڕعایەتی ماڵ و مناڵەوە ناکرێت لە مێردەکەی ئەو ئینتیزارە لە پیاوێکی ئاسایی ئەکرێت کە مامۆسایی قوتابخانەیەەکە مەسئولیەتەکانی مەحدودن مامەڵەیە لەگەڵ مامۆستاکان مامەڵەیە لەگەڵ قوتابیەکان فێرکردنیانە بەڵام پارێزگاری شارێک جیاوازە ڕئیس جمهوری وڵاتێک جیاوازە مەسئولیات ڕووی تێکردو لەبەرەوە ئەرکە ئیسلامیەکانی شەروایە ئەرکە ئیسلامیەکان ئەگەر بە لەژێر تاریفی بەندایەتە جێ بکەینەوە پۆڵێ نەکرێن بە پێی توانا و ڕۆڵی ئینسانەکە جنابی مامۆستا من ناچارم لەبەرەوەی ئەم گنجانە لێرن و خەڵکێکیش بینەری بەرنامەکە ئێمێ لەوانێ پرسیاری لە مەوزوعەیە هەبێت من بەناوی ئەوانی شەوا بین هەندێک بابەت تەقەبدەم لە دەرگای بابەتێک کە پەیوەندی بە ڕووکاری ئێمە وایە پەیوەندی بە شکلی چونکە ئەوەی کە لە ئینسانی موسڵمان مەطلوبە هەندێکی پەیوەندی جەناب داماژت پێدا بە ناوەخنی میسانەکانەوەیە لەوانەیە هەندێکی پەیوەندی بە شکل و شێوەمانەوە هەبێت کە تەسلیمی ئیسلام بووی بەڵام ئەمانە زۆر پێداگریان لەسەر کرد بۆ نمونە مەسەلەن من ئەوەندەی پێم کراوە ڕیشم هێشتۆتەوە شتێکی مبارەک و پیرۆز بەڵام مەسەرەن گەنجێکی ترکە و ڕیشەی نییە من ئەی خەمە بەر نەفرەت و قینی خۆی پەروەردگارم چۆن وایە بێ مەسەلەن بە پێشەوانەوە مەسەلەن بۆ خوشکان
لە ڕووکار و جلو بەرگ و التیزاماتیانە هەر ڕێی پێشەوانە و شکلی پێشە جۆرا و جۆرمانەیە لەمانەیە چۆن ئامۆژگاری ئەم گەنجانە و خەڵکەکەی وەکو بەندایەتێک و التیزاماتێکی دینی کە چێتە چوارچێوەی بەندایەتیەوە بۆ گەنجەکانمان بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی بەنسبەت ئەرکی جێبەجێکردنی ئەرکی ئاینیەوە عادەتەن ئێمە لە هەموو شتێکە لای کەممانەیە و لای زۆرمانەیە یعنی حدێکی ئەدنا مستەوایەکی خوارەوەمانەیە مستەوایەکی سەرەوەشمانەیە با نمونەیەکی سادە بێنمەوە بۆ ئەم بەڕێزانە دانیشتوون ئێمە ئەرکی مەسەلەن حیجابمانەیە بۆ خوشکان شتێک پێوترێ حیجاب ئەم حیجابە شروتی ئەدنای هەیە شروتێکی ئالاشی هەیە زۆر تەبیعیە شروتی ئەدناکەی چیە وتراوە ئەم جلە لەبەرەکرێ سەر تاپۆشەر بێ تەنگ نەبێ تەسک نەبێ ئازا ئەندامەکان داپۆشی ئللا دەست و دەموچاوی نەبێ کە ڕای زۆری نێزانیان لەگەڵیەتی کە ئاساییە ئەم خوشکەیتر ملتەزیمە بە حیجاب کەس بۆی نییە بڵێت تۆ ملتەزمنی بە حیجاب حدی ئەدنای جێبەجێ کردووە بەڵام خوشکێکی تر وەرعکات مەسەن قماشێکی تۆزە فەسفاس و فراوانتر لە بەرکە مەسەلەن کەمتر احتیمام بە هەندامی خۆی بدا دەستکاری دەموچاوی خۆی نەکە ئەم کەسە پلەیەکی بەرزتری جێبەجێ کردووە حدی علای گرتووە حدی علای گرتو یا بۆ بە نمونەی قوتابیەکان و براکان بێنینەوە جەنابە باسی ڕیشت کرد بە نمونە ڕیش ئەوەی کۆی دەنگی زانایانی لەگەڵایە باسیەوەیە کە سنەتە سنەتە طبعاً هەی شاڵێ عورفە هیچ پەیوەندی بە سنەت و واجب ئەوە نییە هەیە ئەڵێ عورفە سێمە با قسەی عام بکەین کە زۆربەی زانایان بە پێی تا مەزهەبی ئیمامی شافعی ئەڵێ سنەتە حدی ئەدنای ئەوەیە کە پێتۆ دیار بێ پێستی ئافرەت و پیا و جیاب بێتەوە کەەوە ڕیشێ من و جەنابتەکە هەمانە تۆ باسی ڕیشە کرد کە نیتە ئەمە حدی ئەدنایەتی من جێبەجێم کردووە کەس بۆی نیە ڕخنە ئەوەم لێ بگرێ بۆ بستێک نییە بۆ دوو بست نییە چونکە شتەکە خلافیە بەڵام کەسێکی ترکە ئەچێ ئەوەکە خەلەل لە دوو شتایە کەوا بزانێ ئەو کەسەی کە ئەمە ناکە گوناهبارە بێ ئەوەی خۆی بە حدی ئەدنای واجب بەزانێ لێرە ئیشکال دروزە بێ ئەو بابەتانەی کە خلافین ئەم خەڵکە سادە بێ ئاگای لەوە بێ کە شتە خلافیەکان ناسە پێنجێ بەسەر کەسە هیچ ئافرەتێکی مناقبەی بەڕێز کە دەموچاویدا پۆشێ نابێ و خوشکە بەڕێزانە بە گوناهبار بزانە گەیشتە ئەوە خۆی گوناهبارە بێ بڵێ من ئیجتیهادی شخصی خۆمەکەم بۆ ئافرەتەیە قۆڵی ڕوتەکە منیش دەموچاوم داپۆشم ئازادە کەس ناتوانێت ڕخنە لەوان بگرێ بڵێ بۆ ئەماکەن کاتێک ڕخنای گیرێت لەو سیفەتە کە خۆی بە ملتەزمی سنت بزانێ ئەم هەموو خەڵکەی تر بە ناملتەزم بزانێ لێرە تووشی گوناه بێ یانە مونەی ڕیشەکە بێنینەوە کەسێک ڕیشێکی پان و پۆڕ و درێژی هەیە وا بزانێ هەر ئەمە سنتە و غەیری ئەمە هیچی سنت نیە بەڵکو هەمووی بدعایە و گوناهبارە لێرە تووشی خەلەلێک بووە لەو سنەتی جێبەجێیەکە خراپتر یعنی ئەو سنەتە نەگا باشترێتە ئەو حاڵەتە بکە من و تۆ بە گوناهبار بزانێ خۆی بە ملتەزم بە سنت بزانێ لەبەرەوە ئەمە باسی ئەدناوە علاکەیە ینی ئەمە ئەکرێ حدێکی زیاتر لەوەی کە مەطلوبە جێبەجێ بکەن وەکو مثال بە واجب و سنەتی نوێژ بینینەوە کەسێک یە بۆ مزگە و نوێژەکە چوار ڕکاتەکە یەکا بە ڕێکوپێکی نوێژی نیوەڕۆەکە سەلامەتەوە تااقەتی ڕاتبێ نییە بیکە ئەڕاتە دەرەوە نابێ مامەسای واعیزیان داعیان ئیمامەکەت بە ئەبێ و نابێ دەستکا بە قسەکردن ئەبێ چوار ڕکات بکەیت دوانی ڕات مؤکدە و دوانی غیر مؤکدە ئەبێ و نابێت لە سنەتان نییە بۆیە ئێستا زۆر کەس گلەی یەکا لەوەی هەندێک بانخواز و هەندێک زانە و ئیمامی بەڕێز شت ئاڵۆزەکەن لە خەڵک ئەبێ و نابێ یەن نە خانەی سنەتەوە من گوێم لە مامەسای بەڕێز بووە خوێنەواریشە ببورن ئەڵێ ئەبێت دەستت ئەبێ وا بگری کەلیمەی ئەبێی تێکە و هەڵەیەکی گەورەیە کاکە من ئیمامی مالک من مالکی مەسەن دەست ناگرم ئیمامی مالکی ئەهلی مەدینەیەکێکە لە چوار مەزەبە گەورەکە پێشەوەی چوار مەزەبە هەر دەستی نەگرتووە بەندایەتی تۆ دروست ناکە هیچ گرفتێکی دروست نەکردو معقولە تۆ یەی ملی و سانتیم لەگەڵ منە خوێنیتەوە بە ئەبێ و نابێیە کە خۆت دات هێناوە لە هیچ فەرمودەیەکی پێغەمبەرانیە درودی خوای لەسەر بێ بڵێ ئەبێ وا بکەی بێوانەکەی هەڵەیەکی منهەجی گەورە ئەم خوشک و برایانەی سفادەی لێ بکەن لەم تێبینیە زۆر شدەیە متعدیدا مەسەلەن ئەڵێ پەنجەوا بگرەوەی لە وا بگرەوەی لە بەقەو مێژێ لە ژێریا بێکی لە بیجوڵێنێک ئەوە یەکێکیان ڕاست نیە و ئەوانی تر هەڵە بن
هەموویان دیارە ڕوویان ناوە ڕاویەکە ئەو حاڵەتی دیوە پێغەمبەر وای کردو معنای وایە پەنجەدانان بە هەند نەگیراوە کاتێک بۆ لەوانەیە تەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 160 ساڵەوە بۆ پەنجەی لەرزی و ئەگەر ڕەنگە گەنجەکانی سەرنجیان نابێت زۆر بمێنی تۆ لە تەحیاتە لەو ئاخرەوە لەرزەیەک دروست دەبێ پەنجە دەژوڵێ بە ئۆتۆماتیک تۆ بۆ ناڵێ ئەمەشی کردو ئەوەشی کردو ئەمەشی کردو ئاوایشی کردو ئەمە حەلی مشکلەکەمان ناکە وەختی ڕێوایەت متعددە هەمووشیان یەک سەنەد و یەک قووەتی سەحەت و زەعافیان وەکو یەک وایە بۆی کەی نەکێشە بۆ مسلمانان و لەناو مزگەوتەکانە فەرتەنە دروستکەین پێم مەڵێ ئەبێ وابێ بڵێ مامۆستا ئەم شێوەشی هەیە منی ژەڵم ڕاستەکەی ئەو شێوەشی هەیە من ئەمەیان حەز لێک ساڵانێکی زۆرە ئەمە بێوا دەست بگیرێ هەر لەم شاری سلێمانیان لەسەر من زەلام ئێرەی گرتوم توێتی مامۆستا من تۆم زۆر خۆشەوێ بەس یەک عیب بدەی وتم جار یەک عیب تۆ چوزانی عیبەکانی من وتی دەست داوا بۆ ناگری ئێستا هەمووی وای لێ کردو تۆ ناوێتە پێشەوە ئەگەر لێە ئەوە هیچیە هی ئەوەی ئەم شێوەیان بەواجب زانیوە بە تاکە سنت زانیوە نەک بەواجب کاکە وەکووت من هەر دەست ناگرم نیوەی ئەو وڵاتی ئەفریقایە مالکی مەزەبن هەر دەست ناگرن وەکو شیعات چۆن دەست ناگریش دەست ناگرن یەک کەس لۆمەیشی نەکردون پیاوی گەورە گەوری وەکو ئیمامی مالکی ئەلی ئەزانی دەلیلی ئیمام مالک چییە کە دەستی نەگرتووە ئەڵێ عملی ئەهلی مەدینە بەلای منەوە حجەیە لە مەدینە ئاگام لێ بۆ چەند سەحابە دەستیان نەگرت دەی چی فەرمووە من بۆ چارەسەر ئەی بۆ نەینەوە بۆ ئەم بۆ چوونە ساکارە جوانە کە هەمووی هەرواریدە جەوهری شتەکەم مەبەستە ئەسڵی عوبودیەت گرنگە ئەسڵی ڕووکردنەخوا گرنگە ئەسڵی ئیلتیزام گرنگە ئەوەی ئەسڵەکەی بە پاک و ڕێکوپێکی کرد ئیتر لەسەر دیکۆر و لەسەر شێواز و ستایلەکانەوە نەسەر شاخی یەکتر نەگرین ئەمە چارەسەری مشکلەکەمانە ئەمە یا عوبودیەتی حەقیقی کە ئێمە ئەسڵ و جەوهرەکە بە تونی بگرین مەسەن لە تەوحید و شرکە من خالیسەن مخلیسەن خوان بوێت لە عیبادەتەکەمان نیەتم هیچ نەبێ غەیری خوا ڕازیکردن ئەمە لە منا بە هەند بگرە ئەگەر ڕاتیا بینیم گلەی ڕیاکەم لێ بکە بەس ئەگەر شێوازم تۆزە لە تۆ جیاواز بوو گلەیم لێ مەکە چونکە ئەسڵ و جەوهرەکەم وەکو تۆ ئەگەر باشتر نەبێت لە تۆ وەکو تۆیە دروست جای من پرسیارێکی ترم هەیە وتینە لایەن بەڕێزانە ئەویشەوەیە ئایا عرف و عادەت و کەلتوری کۆمەڵگاکان کاریگەری لەسەر شێوازی بەندایەتی ئێمە دائەنێ و دروستە دایبنێیانە لە بۆعدی ئەڵلقەی بینی ئێمە و کۆمەڵگە کەوتم یەکێکە لە چوار ئەڵلقەکەی علااقاتمان کاریگەری دائەنێ ئاعراف و تەقالید و ئەوەی پێڵێن نەریت لە کوردەواریە تەحەکومەکە لە بەعزێ مەسائلمانە ینی هەندێک شت ئەگەر سەرنجێکی عیلمیتان عرزکەم لە قورئانی پیرۆزە دوو دەستەواژەمانە یاڵەن حەڵاڵ و حەرام لە بازە شوێنی شافەرمێ معروف و منکر بۆچیە فەرمێ معروف و منکر يأمرون بالمعروف وينهون بۆچی نافەرمێ يأمرون بالحلال وينهون عن الحرام سەرنج داوە سەرچاوەی هینەکە ئەوەیە ملاحەزەکە کە هەندێک شت معروف و منکرە پەیوەندی بە حەڵاڵ و حرامەوە نییە بۆ نمونە لە کوردەواری ئێمە ئەوەی بێوێ ڕێز لە گەورەیە بگرێ دەستی ماچەکە وانە بەس لە عەرەبستانی سعودی لە خلیجا بەعام ئەوەی بێوێ ڕێز لە یەکێ بگرێ سەری لوتی ماچەکە ئەمە پێڵێن عرف کەلیمەی معروفی ژیانی بە هەڵە بە زانرا و معناکرێ معروف ینی بە عروف کراو ئەوەی کراوە بە نەرید لە وڵاتە یامرونە بالمعروف ینی ئەو شتەی کە باوە لە ناو خەڵکە ئەمری پێەکەن با بەڵگەیەکیشی لەسەر نەبێ بەڵگە لەسەر حرام بوونی نەبووی تر حەڵاڵە و معروفە وەکو قاعدە ئەوەلیەکە کەوتمان ئەوەی کە نەهی لێکرابێ حرامە ئەوەی بێدەنگەی لێکرابێ حەڵاڵە لە وڵاتی ئێران و هەندێک لە وڵاتی هندستان عادە دوایە بووک چاوەڕێی زاواکە زاوا ڕازێنەوەی بن بۆ لای بووک ئەمە نەریتە هیچ مسلمانێک لەوێ نابێت ڕخنە بگرێ بڵێ بابە کەی وایە وڵا لای ئێمە بووکە بن بۆ لای زاوە بابە ئەوەی توۆی هەر ئەساسێکی شەرعی نیە زۆر شتێکی عورفیە عرف لەبەرەوە عرف بەڵێ تەحەکومەکە بەڵام لەو بازنانە کە شەرعی ئیسلام دەقیتیانە هاتووە پێڵەن بێدەنگە لێکراوەی ئەچێتە خانەی مەساڵحی مرسەلە لە ئیسلاحی وسوڵیەکانە کە زۆری بەی شتەکانە ینی لەوانەیە بە هەزاران شت وابێ کە وەکو وتم ینی یەکێک لە خەلیج بێتە ئێرە ئەبێت تێگەینی بڵێ کاکە ئەگەر ویست ڕێز لە ڕیسپیەکانمان بگری پیاوی چاک بە سەرلووتیان ماچمەکە دەستیان ماچکە چونکە لێرە شتیوار عیبەیە ئەسەن شتیوار وارد نییە ئەمە لەبەرچی لەبەرەوەی عرفە ئەگینا ئەو دلیلەکەم بۆ بێنێتەوە دەستماچکردنەکەی ئێمە بدعایە و لوت ماچکردنەکەی ئەو سنەتە من پابندە بم بە سنەتەکەەوە بەڵام شتیوامان نییە إلا
بابەتەکە دیارە پەیوەندی بە نەریتەوە هەیە. دەستان خۆش بێ قوربان لە سریزی جنابتان خزمەت دەرفەت یانە. دەدەین بەم بەڕێزانە بۆ ئەوانیش بەشداری گفتوگۆکەمان بکەن بەخێر بێ. بەخێر بێن دووبارە ئەگەر پرسیارێکتان هەبێت با لە ئێوە دەست پێ بکەین. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. مسجل بكل جسم سبر سعركان. إمام صبرس خواي جورا فضل عالمي بسر عابد دانا وبيغمر قصص ما فرمي فضل عالم بسر عبداك وفضل منه بسر إيوه لكاتك كعابدك برشاوتريك جملة قرسري شوكو كلنني أما برسالتشان بيغمر قصص ما فرمي لا يدخلون الجنة من كان مثقال ذرة في قلبها الكبر. الأخير كشف فرمي الكبر بطر الحق وغمط الناس. مسألة بطر الحق وغمط الناس آية حج كاتك إنسان كوتا حج موضوعك حقي نبيني أما كان لواك إخلاص دايما عليه أو دو برسالة ما بدأ سبعين خوش بأخوة استجواب بينه يدوي بەڵێ ئێستاجابێ. بالنسبة لعالم عابدك وجناب تزاني كفضل عالم عابد طبعا عالمك كعابد يشبه إن عالمك بعبادة هیچ قیمەتی نییە عیبادەتە سادەکەی عابدەکە هەزار قاتی علمەکەی ئەو وەکەڵیە بەڵام باسی عالمێکە کە عابدیش بێ طبعا عالم خۆی گەورە فەزڵیەوە بەسەر عابدە و چونکە عیبادەتیشەکە و ئضافەیەکیشی هەیە کە علمە وانە شتێکی زیادە هەیە کە علمە لەبەرەوە ئەو کەسان لە عیباراتی زۆری ژێ حەدیسی تری زۆریشمانەیە کە فەرمێ عیبادەتی بیرکردنەوەی عالمێک لە سەعاتێکە بەقەدەر 70 ساڵ عیبادەتی ئەوەش هەیە ئەوە ژەر ڕواەتێکی تر لەبەرەوە عالم بە عیلمەکەی هەم عیبادەت فێری خەڵکەکە هەم ئەخلاق فێری خەڵکەکە ئەوە عیبادەت بە مەعنا شایە عامەکەیەتی یەکێنە بە حقیقەتە تعلم و تعلیمی ژیانی فێربوون و فێرکردنی خەڵکی ژەرە چێتە خانەی عبودیەتەوە بەشێکە لە عبودیەت پەیوەندی بە ئەحکامی شەرعیوانەوە هەیە تۆکە عیلم فێری خەڵکەکەی عیبادەتەکە ئەوی ژەرە بێتەوە بە عیبادەت بەنسبەت کیبرەکەەوە سوالەکەت تحدیدەن تێنەگەیشتم چیەتی ئیشکال لەکوایەتی دووبارەیەکەیتەوە سوالەکە تێنەگەیشتم ما مسا خوش من أفرمي الكبر بطر الحق وغمط الناس أويك مثلا حق نبيني نبوني مثلا لا حالتك روجاني جيانا كمثلا بابلن أو كم بدأ دور لبيني دوانا يعني هم خب بين عصان نكر ومن خم تخنكاري قانونم رباس بس حمام مصاش من بنكر روشن بفرق لا بركني قرآني بيروس واسم بكرتي بتشين سربي خب بين عصان نشتاقم نكر لا جياني روجانه كأما مثلا كيسات وشتبيه تبرد اسمان أجر لحالتك كوتينا ناو كيسيك وكا تو مدعي عليه هي كات تو للان يكا حق تيبو نفر ورقري أجو نفر لا صار حقنا به أما لا كاري إخلاصي خما لا ولا أياك مثلا كينا جناح تاوانه طبعا تو عفوا اختصاصك قرنيا تو بپی بعضی پیور حکمی وانی پیور شرعی کان لبردسته که پیور یاسایی کانیش دولتی خمانه اکثرا شرعیشن یعنی کم یعنی نه شرعی ون بلام با باسی پیور شرعی کام بکن پیور شرعی کان اگر حق به طرفی کیان بو طرفی کیان نه حق بو تو لسه چه اساس حق دی بنا حق و به اساسك هبه یا گمانت هي اكويتها هلا وين جايه أكري قاضي بكويتها هلا يا سناس بكويتها هلا محامي زوجر محامي كويتها هلا ناحقي حق دابا ناحقي يا ناحقي بعكسه حقيني حقية ذاتي لبرو قرب عمدي بيو أو بيلن ميلو انحياز لبر شوية ورد قلتوا يا لبر خزماتي يا لبر هر حالتي كتير طبعا كنا بارا بيت شونك الأبياء ك ناحقي قبوله كيتو یان لەبەر ئافرینێک جاری وایە مەسەن کەسەکە پۆست و پلۆ مەقامێکی مەسئولێکی حیزبیە مەسەلەن ئەوەی با دەستخۆشیم لێ بکە حەقەکە ئەدەی بۆ و بەسەر کابرای بەرامبەرەکەیە ساغیەکەیتەوە ئەوە تەواان لەویشە تووشی بنابی جاری وایە کیبرە سەرچاوەکەی وەکو حەدیسەکە فەرمێت جاری وایە هەر لە نەزەر نەگرتنی حەقە نادیدەگرتنی حەقە لەبەر هەر اعتیبارێک یان خزمایەتیە یان ڕەشوە وەرگرتنە هەردووکی هەر خراپە هەر چێتەخانەی گوناهباریەوە فەرموو کاک
بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. من أيوب مصطفى مع مصالة بن كيروشن بو فكرين لبركني قرآني بيروز هاو كاد درشي بشي بارساليم دست خوشين برنامج جوان تان ليكم بخاتين دكتوري برزاكم برسالك مك والله عز النبي شلون بزانين أو عبادتاني كردون معنا لجاني رجعنا معنا خواهي قولي لي قبول كردون أما هيج دليل هكي بتوان بي بزانين كأما عبادة كمان قبول بويان قبول نبوه جوانە بەنسبەت قورآانی پیرۆز ئەگەر ملاحەزات کرد بێ لە چەند شوێنی قورآانی پیرۆزە ئیشارە کراوە بەوەی کە ئینسانی مسلمان داوا لە خوای گەورە بکە خوای گەورە وەڵامی ئەداتەوە کە یەکێک لەو ئاەتانی زۆر سەریح ئەوەیە کە فەرمێ ئودعونی ئەستەجب لەکم ودعونی ئەستەجب لەکم لەسەر ئێوە داواکردن لە من مەرجە لەسەر منیش وەڵام دانەوە وەکوڵی خۆی خوای گەورە بەینی خۆی بۆ خۆی داناوە وەڵام باتەوە لەبەرەوە پێغەمبەری عەلەیهی سڵات وسەلام لەبەر ڕۆشنایم ئاەتە تاکی دەکاتەوە کە ئینسانە بێت دڵنیا بێ خوای گەورە شتەکانی وەرەگرێ مادام لە نیەتی بەگومان نەبێ هەرکەس بە نیەتی خۆی ئەزانێت کە خوای گەورە چەنە شتەکانی وەرەگرێ نیەتت خالص بێت 100% وەریەگری بۆیە پێغەمبەری خوای گەورە وەریەگرێ بۆیە فەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة ئەوە تەفسیری و ئاەتەیە کە ئەو فەرمودەیە کە وەختە بانگەکەنە خوای گەورە داوای شتێکی لەکەن دڵنیا بن کە خوای گەورە لێتان قبوڵەکە لەبەرەوە هەر تەرەدودێک بۆ ئینسانی مسلمان هەر دوو دڵیە کە بۆی دروزە بێ هەر وەسوەسەیەک هەر سترێزێک ئەگەر و نەگەرێک ئەوە لە شەیتانەوەیە بێ ئیستیعاذە بکە لەخوا بۆ شەیتانیانی ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکە بڵێ من نیەتم باش بووە و کارەکەیشم بەپێی مەوازینی خۆی جێبەجێ کردووی تر بۆ بێ بە گومانبی لە وەرگرتنی ئەوە تۆ شەیتانی لعن الله الشیطان یا ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکە ئەسڵەوەیە کە هەر کەس نیەتی باش بوو عملەکەشی صائب بوو چونکە دوو مەرجەیە بۆ هەر کارێک یەکەم نیەتت باش بێ دووەم سەوابیش بێ دروست بێ هەر دوو مەرجەی تیا بووی ترە بێ دڵنیابی کە خوای گەورە وەریگرتووە چونکە خوای گەورە لە بەعزێ حادیسی قودسیە هەیە ما معنە لە کوردەواری خۆمان ئەڵێ لە بیان و ئەگەڕێ بۆی لە عەبدی خۆش بێ ئەگەر تۆ بە هاتن بێ من بە هەروەڵەیەم تۆ بە هەروەڵە بێ من بەڕاکردنێمە هەمووی بۆ تەفهیمە بۆ تێگەیاندنی عەبدەکانە کەخوا چەند حەریسە بێ بەدەم ئینسانەوە لەبەرەوە جایز نیە ئینسانی مسلمانی نیەت پاک بە گومان بێ لە وەرگرتنی ئەوەی خوای گەورە عملەکەی لێ وەرەگرێ لێ وەرناگرێ ئەسڵەوەیە بەڵێ وەریەگرێ و باشترین دەرەجەشی وەرەگرێەوە نیە فەرمێ حەسەنە یەک بەدەیە تا 700 گوناه یەک گوناه نووسێ بەڵام حەسەنە و چاکە تا 700 ژەڕوات خوێندکاری ئامادەی پۆلی 12 خێر بێ کەی خوددا بەندایەتیمان لێوە ناگرێت هەر ئەو پرسیارەی ئەم برایە بوو بە دیوەکەی تریە چونکە وتی چۆن لێمان وەرەگرێ یا چۆن بزانین لێ وەرگرتوین وە بۆ پرسیارەکەی هەر وەختێک لە دیوەکەی ترا بەڵامان هەر وەختێک نیەتت خوا نەبوو وەکووتمە نیەتت ڕیا بوو نیەتت عەجب بوو نیەتت ئافرینی کەسێک بوو تر هەر کەس خۆیان ناسێ یان یەکێک لە مەرجەکانی ئیتیکی کارەکەیتیانە بوو مەسەر نوێژ بۆن با سادەکەینەوە نوێژی بەیانیەکەیت دوو مەرج لە هەیە بۆی ئەم نوێژی بەیانی تۆ قبول بێ یەکیانەوەی بۆ خوای بکەیت نەک بۆی دایکە بڵێ نوێژی کرد باوکە بڵێ نوێژی کرد یا دراوسێکە بڵێ ئافرین لەبەر ئەو شتانە نیە خۆت خۆ دەناسی دووەمیژەوەی دوور کاتی ڕێک و پێک بکەی وەکو پێغەمبەر ساسم چۆن نوێژی کردەوە خۆیان فەرمێ سەلو کەما ڕائەیتمونی ئوسەلی وەکو من نوێژ بکەن مەرجی یەکەمەوەی بۆ خوای بکەی مەرجی دووەمەوەیە وەکو پێغەمبەر بیکەی درودی خوای لەسەر ئەوەی کە فقه پێوت هەر کام لەمانە خەلەلی تێکەوت بۆ نمونە ئەگەر بڵێ نیەتمەیە نوێژ بۆ ماڵەوەکە بە ئەمە تاوەکە ئەڵێ نیەتمەی نوێژ بۆ کەم پێم بڵێ نوێژکەرە بەتاڵ نابێتەوە نوێژەکەت ئەگەر بڵێ لە 100 وەڵی خوایە هەر بۆ تۆ یەکەم بەڵام حەزەکەم سێر کاتکەم نیەتمێ سێرکان نوێژی بەیانی یەکەم دوور کاتکەمە بەخوا من تێر نابم لە خۆشەویستی خوا ئەوی ژەر بەتاڵ نییە وە نیەتەکە شت باشە بەڵام کارەکەت باش نییە لەبەرەوە دوو مەرجیان باس کردو عولەمای سلوک یەکەم نیەتە دەبێ بۆ خواابێ دووەمیش ئەبێ بە پێی ئەو کەیفیەتە بێ کە زاڵان نوێژ بۆ خۆی و حەج بۆ خۆی هەرشتە بۆ خۆی حکمی خۆی هەیە کە چۆن جێبەجێکرێ بێ هەردووکی بێنی تەجێ ئەو کاتەی تر قبوڵە بێ لای خۆی گەورە یەکێک لەمانە خەلەلی تێگە و قبول نابێ بە عکسەکەی بڵێ سەری دوم ئەگەر کارێک بکەیت بزانی کە گوناحە بەڵام نیەتێ باش بێت بزانی لە داهاتووە ینی شتێکی باش ڕوئایەت
گونەحبارەبی عبودیەتی کە کاغاواز کردوێتی بە محوەری بەحسەکەمان بەندایەتی دوو باڵی هەیە بەڵێ بە هیچ کام هەر یەکێ لەم دوو باڵە خەلەلی تێکەوێ ئەم پرۆسەیە پێڵەن عبودیەت سەر ناگرێت یەکێکیانەوەی بۆ خوابێ یەکێکیانەوەی بە پێی بەرنامەی خوابێ بە پێی بەرنامەی خوابێ مەسەلەن تۆچی ماڵێکی هەتیوە بینی زۆر محتاجن نیەتت خوایە چی دزیەکەی لە ماڵی دراوسەکە پارا بێ بۆ ماڵاتیەوە نیەتەکەت شەفاعەتی کارە هەڵەکەت ناکات چونکە بۆ خێرکردن دزی ناکرێت وە ینی خی گەورە ناڵێ بڕۆ بە خشرای لەبەرەوەی نیەتە باش بشتی وا ناکە خی گەورە نیەتە دەبێ باش بێ کارەکەش دروست بێ و ئەمە دنیا خوشکی بەڕێزەمە دنیا ئەمە تێکیەوە خەڵک نیەتی باشە کاری هەڵاکە نیەتی مەسەن تووڕاوێ لە قوتابی جوێنی پێەیە وەختێک مدیرەکەم حەسەبێ مامۆساکڵک ئەمە تربێتی کەم نیەتەکەی باشە بەڵام لێی نازانێت ناکراوە ڕێگەکەی خراپ ڕێگەکەی خراپ سلوبەکەی خراپ لە هەموو شتێکە مەرجی دووەمی عبودیت باڵی یەکەم کەوتمان نیەتە باڵی دووەم سەوابیەت و دروستی و ڕێکوپێکی ئیشەکەیە بە پێی بەرنامەی خۆی گەورەکە دایناوە مامۆساگیان بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا من هەر تەنها ئەوەندە ئەپرسم لە کۆتاییانی هەندێک عیبادەتمان هەیە بە ئاشکرایە هەندێکیشمان هەیە بە نهێنیە و بە تەنهاییە پابندبوون بە کامیانەوە گرنگترە لە کامیان ئایا ئەوانی کە بە پەنهانن ئەگەر بە ئاشکرا بکرێن کێشەمان بۆ دروستەکە جوانە جۆری عیبادەتەکان نەزانێت تاوان عیبادەتی وایە لە پەنهانکردن یا و لە شارنەوەیە هیچ زەرەرێ ناگەێنێ بە خەڵک یا خەڵک مەحروم ناکە لە هیچ خێرێکی تۆ وەکو مەسەن دوعاکردن جەنابە مەجموعەیەکی دوعای زۆرت هەیە لە مزگەوت تا دوای نوێش حەز ناکەی بیکەیڵی نەوەکو تووشی ڕیامەوە خەرکە بڵند چەنە متەزەڕێ ئەو چەنە لە خواترسە و سەیریکەن چۆن دوعاکە هەڵ یەگری بۆ ماڵەوە لە گۆشەی ژوورێکی تاریکی خۆتا دوعاکانەکەی تەبیعەتی ئەم ئیشەکە پێڵەن دوعاکردن لە ماڵەوە باشترە بیکەی جنایی مامۆستا لە کۆتایی بەڵامەوەی ماوەتەوە بپرسم هەندێک لە بەندایەتی سروشتی نهێنیە هەندێکیش ئاشکرایە و بۆمان دیاریکراوە بە ئاشکرا ئەنجامیان نەدەین هاڵ و گۆڕی هەریەک لەم بەندایەتیانە بەتابەتەوەی کە بەنهێنیە بۆ نمونە بە ئاشکرا ئەنجامی بدەین ئیشکالێکمان بۆ دروستەکە لە ڕێی بەندایەتی وەرگرتنیەوە یانە نەخۆی جۆری عیبادەتەکە ئەزانێ هەندێک لە عیبادەتەکان سروشتیان وایە بە نهێنیش بکرێن کەسێک مەحروم نابێت لە مەزایە و ئیجابیاتەکەی بۆ نمونە مەسەلەن جەنابەت دوعاکەی بۆ نمونەتەوێ شتێک پەیوەندی بە خۆتەوە هەیە جێبەجێ بکەی بیرکردنەوەیە کە تەدەبور لە قورئانێکە ئەمانە شتی سرفەن شەخسیە بە پەنهانی بیکەی باشترە بەڵام بازە خێر هەیە یا بازە کاری عیبادەتی هەیە کە ئەگەر دەریخەی متعدیە ینی بۆ بەرامبەرێک توانێت استفادەی لێ بکەن نمونە چونکە لە قورئانیشە ئاماژە بەمەکراوە بۆ نمونە باسی سەدەقات خێر و خێرات زۆر کەسەیە چێ خێرەکە حەزەکە خەڵک بیبینێ بۆی تەشتێکی خەڵک بکە بۆ خێر ئەگەر کەسەکە لە نیەتی خۆی بە گومان نەبێ ڕیا و عجبشت نەچێتە زەهنیەوە بە ئاشکرا ئەم جۆرە خێرانە بکرێ باشترە مەسەلەن خولێگەکەی تۆ بۆ فێربوونی قورئان خەڵگەزانێ خولت کردوەوە حتا ڕکلامی بۆکەیەوە نیە باسیەکەی شەهادە ئەدەی ڕێزلێنان دروستەکەی بۆ چییە خۆی بۆی خەڵکی تر تەشتێ ببێ بۆ ئەو کاری خێرە لەبەرەوە ناتوانین بەڕەهایی بڵێن ئەم کارانە هەمووی بە شاراوەی باشە و ئەمە هەمووی بە ئاشکرا باشە جۆری کارەکە تا حکوومەکە جۆری عیبادەتەکە تا حکوومەکە ئەوەی کە بۆعدی کۆمەڵایەتی تیاابێ خەڵک پێ متەئسر ببێ ئەوانە بە ئاشکرا بکرێن باشترە بە مەرجێک وەکووتمان لە نیەت یا خەوشێک نەبێ و تەنها مەبستی ڕازیکردنی خی گەورە بێ دەستان خۆش بە جناوی مامۆساکەتمان زۆر کردن بەڕێز دکتۆر عومەر عەبدولعەزیز پسپۆر لە بواری فکری ئیسلامی سوپاسدانکەین کە تەشریفتانێنە سواز بۆ ئێوەشکە لە بەرنامەکەمانە ئامادە بوون بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سواز بۆ ئێوە سواز بۆ هاوکارانم تا بێگەیشتنەوەیکی تر بەخواتان سپێرین خواتان لەگەڵ